الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. براني برئيس خوش حالم كلا دوا درس لشرح 40 نووي بخزمتان دقموا وزيارم خواي پروردگار تبارك وتعالى ئەو دەرسانە بخاتە تەرازوی حەسەناتمان و تەرازوی چاکەکانمانی پێ قوڕس کاتن و دوایین فەرمودەی کە ئیمامی نەوەوی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێهێناویەتی وەکو عەرەب دەڵێن ختامه میسک، بەڕاستی فەرمودەیەکی زۆر دڵخۆشکەرە کە فەرمودەیەکی قودسیە. خوای گەورە تەبارەک وتەعالە مۆفەقمان کا و هیدایەتمان بداتن بۆ جێبەجێکردنی ئەو فەرمانانەی خوا و پێغەمبەری خوا عەلەیه السەڵات وەسسەلام. پێم خۆشە لە دوا دەرس ئەو قسێ ببیر خۆم و بیر ئێوەشی بێنمەوە برا بەڕێزەکانی خۆم. ئاشنابوون بە فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیه السەڵات وەسسەلام بۆ زیادکردنی معلومات نییە، بۆ ئەوەی نییە بڵێن وەڵا هەندە فەرمودەی پێغەمبەرم لەبەرن عەلەیه السەڵات وەسسەلام، بۆ ئەوەیە کە ئینسانی ئیماندار و موسڵمان ئیش بەو فەرمودانە بکاتن. لەبەرەوەش لە دەرسەکان ناوە ئەوەم دووبارە دەکردەوە کە پێم خۆشە ئەمڕۆژ دووبارەی کەمەوە هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیه السەڵات وەسسەلام ئەو پرسیارانەی کە لە پێغەمبەریان دەکرد بۆ معلومات زیادکردن نەبوو، بۆ عەمەل و کردەوە بوو. ئەمەش خوازیارین کە من و ئێوەش و وەسەرجەم ئەو خوشکبرانەی کە دوای گوێبیستی دەبن قۆڵی مەردایەتی لێ هەڵماڵین تا لە دنیا ماوین، کردەوە و عەمەلی ساڵح بکەین و هەموو ئەسباب و هۆکارەکانی لێخۆشبوونی خوا بگرینە بەر. خوای گەورەش تەبارەک وتەعالە غەفوور و ڕەحیمە. ئەو فەرمودەیە یەکێکە لەو فەرمودە زۆر دڵخۆشکارانەی کە بەڕاستی چەند جار دەیخوێنمەوە چۆن ئینسان کە تینوو بێ ئاوێکی سازگار بخواتەوە چەند پێی دڵخۆش دەبێ. وەڵڵاهی ئەو فەرمودەیە لەو ئاوە سازگارەش خۆشترە بۆ دڵ و دەرونی ئینسانی ئیماندار و ئینسانێک کە گونەهبار و تاوانبار بێتن. ئەنەسی کوڕی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ سمعت رسول الله يقول قال الله تعالى. ئەنەس دەفەرمێ گوێم لە پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم فەرمووی. یانی چی؟ یانی ئەنەس لە مەجلیسەکەی بووە بە گوێزکەی خۆی گوێی لە پێغەمبەر بووە عەلەیه السەڵات وەسسەلام. فەرمووی قال الله تعالى، یانی ئەو فەرمودەیەکی چییە؟ قودسیە. يا ابن آدم إنك ما دعوتني ورجوتني غفرت لك على ما كان منك ولا أبالي. يا ابن آدم لو بلغت ذنوبك عنان السماء ثم استغفرتني غفرت لك. يا ابن آدم إنك لو أتيتني بقراب الأرض خطايا ثم لقيتني لا تشرك بي شيئا لأتيتك بقرابها مغفرة. رواه الترمذي وقال حديث حسن صحيح. طبعا ئەو فەرمودەیە برا بەڕێزەکانی خۆم کردنەوەی دەرکەی ئەمەل و ڕەجا و دەرکەی قەپاتکردنی دەرکەی بێئومێدیە لەو کەسانەی کە گونەهبار و تاوانبارن و بەڕاستی زۆر جێی دڵخۆشیە بۆ ئێمەی گونەهبار و تاوانبار کە خوایەکی گەورە و عەزیم و بە سۆز و بەڕەحم و بە بەزەییمان هەیە کە هەرچی کە گوناه و تاوانێکمان هەیە خوای پەروەردگار تەبارەک وتەعالە بڕیاری داوە کە چاوپۆشیمان لێ بکاتن. یەکەم خوای پەروەردگار تەبارەک وتەعالە دەفەرمێ يا ابن آدم کە مەبەستی پێ پیاوان و ژنانیشن. طبعا لێرانە دەرکەی تەوبە و دەرکەی گەڕانەوە واڵایە بۆ هەموو ئینسانەکان، تایبەت نییە بە جنسێک، بە سنفێک، بە قەومێک، بە ڕەگەزێک.
عامە لەبەرەوەش حەیفە ئینسان ئەو تەمەنە کورتەی کە لە دنیا هەیەتی هەڵی خەڵەتێنێتن ئەو خۆشی خۆشگوزەرانیانەی دنیای قیامەتی لەدەست بچێتن. يا ابن آدم أنك ما دعوتني ورجوتني غفرت لك على ما كان منك ولا أبالي. برا بەڕێزەکانی خۆم، لێرانە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دەمانجێریتەوە سەر ئەسڵی خۆمان کە هەمومان لە پشتی ئادەمەوە هاتووین عليه الصلاة والسلام کە باوکی بەشەریەتە. ما دعوتني ورجوتني غفرت لك على ما كان منك ولا أبالي. دەفەرمێ هەر کاتێکی ئەتۆ لێم پاڕایەوە داوات لێ کردم و ئومێدت وابوو کە ئەو پاڕانەوە و داواکردنەی تۆ بەلاش ناڕواتن وەڵامت دەدەمەوە غفرت لك على ما كان منك ولا أبالي. لێت خۆش دەبم و چاوپۆشی دەکەم لەوەی کە هەتە و نیتە و کە کردوتە و نەتکردووە. یعنی تەماشە ناکەم گوناهەکانت زۆرنی وەڵا ئەوە زۆرن لێی خۆش نابم، گوناهی گەورەی هەنە لێی خۆش نابم، نا ولا ئوبالی گوێ نادەمێ. طبعا لێرانە برا بەڕێزەکانی خۆم دوعا دەبێتە دوو بەش، دوعای مەسئەلە و دوعای عیبادەت. دوعای مەسئەلە و دوعای عیبادەت. دوعای مەسئەلە کە کابرا دوعا بکاتن خوایە منداڵان بە قسمت بکەی، خوایە دەوڵەمەندم بکەی، خوایە شیفام بدەی، خوایە ئەوەی کە داواکاریەکانی تۆ پێی دەگوترێتن دوعای چی؟ دوعای مەسئەلە. دوعای عیبادەت هەموو عیبادەت و خواپەرستیەکانی دیکە دەچنە ژێر چوارچێوەی چەمچی دوعای عیبادەت. خوای پەروەردگار تەبارەک و تەعالە کە باسی دوعا دەکاتن وقال ربكم ادعوني استجب لكم وەڵامتان دەدەمەوە. جا لاخری چی دەفەرمێ ومن يستكبر عن عیبادەتی، یعنی دوعاکەی هێناوەتە بابی عیبادەت و خواپەرستی، کەواتە نوێژیش هەر دوعایە، ڕۆژیش هەر دەچێتە بابی دوعا، زەکاتیش هەر دەچێتە بابی دوعا، بە واتایەک بە دوعای چی؟ دوعای عیبادەت. ئەتۆ ئەوە دەکەی بۆ خوا لێت خۆش بێتن، خوا عەفوت بکاتن، خوا پلەپایەت بەرز کاتەوە، کە دوعاش دەکەی هەر ئەو شتانەیە کە خوای گەورە شتێکت پێ بداتن و چاوپۆشیت لەسەر شتێکی لێ بکاتن. کەواتە لێرانە برا بەڕێزەکانی خۆم، خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دوو شەرتی داناوە. یەکەمیان ئینسان هەز بە ئەوە بکاتن کە خوایەکی بەدەسەڵات و گەورە و عەزیمی هەیە لێی بپاڕێتەوە، دەستی بە وەرزکاتەوە. دووش بە قەلبێکی غافڵ نەبێتن، بە دڵێکی غافڵ نەبێتن، ڕەجای لەگەڵدا بێتن. هەر کاتێک ڕەجا لەگەڵ دوعایەکیان گێتەوە ئیستیجابەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە حاصل دەبێت. ڕەجایەکە ئەوەیە کە ئینسان دوعا بکاتن کە گومانی چاک بە خوای خۆت ببەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دوعاکانت قبول دەکاتن و ئاگات لێبی کە چ دەڵێی، ئاگات لێبی کە چ دەڵێی. لەبەرەوە زانایان دەفەرمون لێرانە ڕەجایەکەی لەگەڵ دوعایەکەی ڕەبط کردووە کە هەردووچ یەک لێکی زەڕورترە. ئەو جا دەفەرمێتی کە ئەو دوانەیەکیان گرتەوە غەفەرت لەکە عەلا ما کان منکە وەلا ئوبالی. تەماشە ناکەم داخوا ژمارە و قەبارەی گوناه و تاوانەکانت چەندە، لێت خۆش دەبم و گوێی نادەمی. ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دەفەرمێ يا ابن آدم لو بلغت ذنوبك عنان السماء. يعني تەماشەکە چەندی ئەوە کردوێنی لە عەقڵی من و تۆ ئەی بەنی ئادەم، ئەگەر گوناهەکانی تۆ لەسەر زەوی ئەوەندە زۆر بن، یەک لەسەر یەکی دانەی، یەک لەسەر یەکی دانەی، تا دەگاتە چێن دەرێ عنانە السەما، هەتا دەگاتە ئاسمانی دنیا. یعنی مل بە ئاسمانی دنیاوە نێتن گوناهەکانی تۆ، هەندە لەسەرێک کەڵەکەیان کردبێت. یعنی ئەوە چییە؟ چ بەدبەختێکە ئەو هەموو گوناه و تاوانەی کردبن. ئەو جا دەفەرمێ ثم استغفرتني، داوای ئیستیغفار بکەی،
استغفارەوەی کە ئینسان بڵێ ئەستەغفر الله و ئەتوب ئیلەی یان ئەستەغفر الله بە زوبان، بەڵام دێنە سەر شروطی تەوبە دەبێ قەلبیشی لەگەڵ دابێ، نەکرد کابرا گوناهێکی بکات بڵێ ئەستەغفر الله و دوای دەست بە گوناهاکەی بکاتەوە. غەفەرت لەک، لێت خۆش دەم. خوای پەروەردگار تەبارەک و تەعالە طبیعاتی ئینسان کە خوای گەورە خالقی ئینسانە دەزانی چۆنە، دەزانی ئینسان دائیمەن حەزی لە شەهەوات و لە وەچ کابرای گوتی حەز و ئارەزوەکانی خۆی و حەزی لە تاوان و گوناه و ئەو شتانە توش دەبێت، بەڵام دەرگەی تەوبەی لێ قەپات نەکردووی. ئەو جا دەفەرمێتن يا ابن آدم إنك لو أتيتني بقراب الأرض خطايا. لێرانە یەکەم جار فەرمووی ئەگەر لەسەرێکیان دانەی بگەنە ئاسمانێ گوناهەکان، ئەو جارێ دەفەرمی ئەگەر هاتیەوە لای من وفاتت کرد بەقەدەر قەبارەی ئەو زەویە یان پڕ لەو زەویەی هەردووچی، یان بە قەبارەی بە قورسایی ئەو زەویەی گوناه و تاوانت هەبن، یان هەمان ڕووکەی هەر هەموو زەوی دابگرن، ثم لقيتني لا تشرك بي شيئا لأتيتك بقرابها مغفرة. بشرتك شركت بو من بريار ندا بي مشرك نبي بقدر أوا لخوشبونو تاو بوشي من دبينيو برابر الزكاني خو أو فرمودية براسي وكو قلت ميشك لو فرموداني كزور دل خوش كرد وزور مهم وبتايبتيش أو فرمودية مكانتي يكتا پرستی و توحید پیشان دەدات. یعنی ئینسانی ئیماندار برا بە ڕێزەکانی خۆم بۆ خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزیشدا إن الله لا يغفر أن يشرك به. خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لێخۆش نابی لەو کەسانەی کە شرکی بۆ بڕیار دەدەن کە بە بێ ئیمانیەوە ببڕۆن لەسەر شرک بمرن، بەڵام کابرا کە مشریکە تۆبە دەکات پێشەوەی کە بڕوا لە دنیا، ئەوە خوای گەورە تەبارەک و تەعالە تەوبەکەی قبول دەکاتن. شروطی تەوبە برا بە ڕێزەکانی خۆم عولەما ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ زۆر قسەیان لەسەری کردووە کە شەرتەکانی تەوبە چین. شەرتەکانی تەوبە هەندێک چواریان داناون، هەندێک پێنجیان داناون، هەندێک سێیان داناون. یەکەمیان عولەما کە شروطی تەوبەیان داناوە ئیخلاسیان داناوە. ئیخلاس یعنی خوا پێمە بەست بوون، یعنی کاتێک کە ئینسان دەست هەڵدەگرێت لە گوناهێکی، لە تاوانێکی، لە زوڵمێکی، لە ستەمێکی، لەبەر خوا لە ترسی خوا، یعنی گەورەی و عەزەمەتی خوای پەروەردگار دێنێتەوە بیرە خۆی، فکری لێ دەکاتەوە، ئەو ڕۆژەی دێتەوە بەر چاوان کە ڕوبەڕووی خوا دەوەستێتەوە. خۆی لەو حەدیسەیدا برا بە ڕێزەکانی خۆم ئەو بەڵگە و دەلیلەشە کە ئینسان هەموو ئینسانێک ڕوبەڕووی خوا دەبێتەوە تەبارەک و تەعالە. لەقیتەنی یعنی چی؟ یعنی ڕوبەڕووی من دەبیەوە. ئەو جا خوای پەروەردگار لە چەندان شوێنی قورئان يا أيها الإنسان ما غرك بربك الكريم. چ شتێک وای لە ئینسان کردو ئاوا وچ کابرای گوتی زێدەڕۆیی بکاتن لەسەر حەقی خوای پەروەردگار کە بەسەرمانەوەیە. يا أيها الإنسان إنك كادح كدحا فملاقيه. ڕوبەڕووی دەبیەوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. کەواتە برا بە ڕێزەکانی خۆم یەکەم شت ئەو کەسەی کە تەوبە دەکات کە تەوبەمان کرد یەکەم با تەوبەکەمان لە پێناو خوا بێ تەبارەک و تەعالە و بۆ خوا بێ تەبارەک و تەعالە. ئەو کاتێک کە ئینسان لە پێناو خوا تەوبە دەکات تەوبەکەی مثمیر دەبێت، تەوبەکەی بەرهەمدار دەبێتن، نە دەسەڵات، نە سەرەت و سامان، نە خزم و کەس، نە فرسەت کە بۆی دروست دەبن، ناگەڕێتەوە سەر ئەو گوناه و تاوانانەی کە ئەنجامی داون. ئەو جا خاڵی دووەم یعنی ئینسان دەبێ وەکو بڵێ
پەشیمان بێتەوە سەرکۆنەی خۆی بکاتن لەسەر ڕابردووی سەرکۆنەی خۆی بکات لەسەر ڕابردووی پێغەمبەران عەلەیهیمو سەلام کە مەعسوومیش بوون کە زانایان دەفەرمون ئەوەی کە لە دەستیان ڕوویداوە بە تاوانیشان لەسەر حیساب نەکراوە لەلایەن خوای پەروەردگار و تەبارەک و تەعالا. بەڵام یعنی کاتێک کە لە شەفاعەتی کوبڕا لەو شەفاعەتەی کە خەڵک بێزار دەبێت لە حەرەساتی قیامەت دەچن بۆ لای ئادەم و دەچن بۆ هەر یەکە و یعنی ئەو بە تەسەوری خۆی ئەو تاوانەی کە لە دەستی ڕوویداوە بە فکری دێتەوە شەرم دەیگرێتم بچێتەوە حوزور خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەوە بکات. بۆ خۆشی وا دەفەرمێتن پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام. لەبەرەوەی ئینسان هەر کاتێکی کە ئەو گوناه و تاوانانەمان بەفکر دێتەوە بەڕاستی عارەقی شەرمەزاری بمانگرێتن کە چۆن ڕێمان بە خۆمان داوە کە ئەو گوناه و تاوانانە بکەین لە حەقی ئەو خوای کە خاوەنی ئەو هەموو فەزڵ و بەخششەیە بەسەرماندا. ئەوجا خاڵی سێیەم برا بەڕێزەکانی خۆم کە زۆر گرینگە ئینسان بڕیاری ئەوە بداتن دەست هەڵگرێ لە گوناه و تاوان. ئەو جیاوازە کابرا دەبینی بە جەهلە بە نەزانینە ینی ئاگای لێ نیە تووشی گوناه و تاوانێکی دەبێ بەڵام گرنگ ئەوەی بڕیار بدەین بە ئەن قەست گوناه و تاوان نەکەین ئەوە خەتەرە. بەڵام فەرەزنا تەوبەمان کرد بڕیاری تەوبەماندا گەڕاینەوە سەر گوناهاکەش مەڵێ وەڵا جا تازە من مادامەوە تەوبەکەم پێڕا هەستا وایە دەرەکاکە لۆ ناچێ حەزێ لۆ ناچێ عومری بەخوا پێم ڕاناگیرێ ئەو شەیتانە لۆس پێ ڕاناگیری برا خۆت منداڵنی کاکە خۆ پێم ڕاناگیرێ خۆ شوشەنی بڵێ وڵا دەستم دەکەوێتە خوارێ دەشتێتن. لەبەرەوە ضرورە ئەو جا کە ئینسان بڕیاری ئەوە بداتن دەست هەڵگرێت لە گوناه و تاوان و معسیەت و خاڵی کۆتاییش کە کاتەکەمان بەرەو کۆتایی دەڕۆدەنا و بابەتە زۆرتری دەوێتن ئەوەیە کە حەقی خەڵک بە تەوبە لا ناچێتن دەبێ حەقی خەڵک بجێردرێتەوە غەیبەتت کردوون گەردەنی خۆتیان پێ ئازاب بکەی و ئەو کەسەش کە مەسەلەن ماڵت بردووان ماڵم بردووە یان دەبی ماڵەکەی بۆ بجێڕیەوە ئەگە بزانی تووشی فتنەوە دەی دەبێت لە ڕێی خەڵکێکی دەستپاک و ئەمین بۆی بجێڕیەوە ئەگەر بۆ خۆشی نەمابوو بیدێ وەڕەسەی ئەگەر وەڕەسەی نەبوو بیدێ بەیتولمالی مسلمانان ئەگەر بەیتولمال هەبوو ئەگەر بەیتولمالیش نەبوو بۆی بکێ سەدەقە و خێر بۆی کە ئەو تاوان و گوناهات لەسەر من لا بچێت. یا ربی خوایە بۆ خاتری ناو سیفەتە جوانەکانی خۆت کە ئەو دەرسانت خزبێت تەرازوی حەسەناتمان و لێت سوودمەند کردبین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.